بەڕێز سڵاوتان لەبێت خۆشحاڵم لاڵقەیشنەوەی بەرنامە گیرفانی خەڵک لەگەڵتانم بۆ تاوتۆکردنی پرسێکی دیکەی ئابووری. لاڵقەی ئەم جاری بەرنامەکەمانە بە زمانێکی سادا پرسین ئایا حکوومەتی هەرێم چی بە خەڵک بەخشیوە و چی لە خەڵک وەرگتووە. لەناو ئابووریا پێوەزیە سیاسەتی ئابووری لەمەڕ هەموو ئەو چالاکی ئابووریانی لە کۆمەلگایە هەیە و حکوومەت یان دەوڵەت ئیدارەیەەکە. لەوانە سیستەمی باج لە وڵاتە ئەمە سیستەمە تا چەندێک خزمەتی بە هاوڵاتیان کردو و باجدەری ئێمە تا چەند سوودمەند بۆ لە ڕێی خزمەت گوزارەکانەوە باجی بۆ بگەڕێتەوە. ئاستی باجەکان تا چ ڕادەیەک لەگەڵ ئاستی داهاتی هاوڵاتیانی ئێمە گونجاوە. شێوازێکی دیکەی سیاسەتی ئابووری لە حکوومەت هێرێم پەیڕەوی کردووە بریتی بۆ لە بەتایبەتکردنی کەرتە گشتەکان و خزمەت گوزارە گشتەکان کە هەمووی دراوە بە کۆمپانیا تەندروستی پەروەردە خوێندنی باڵا بەشێکی بەرچاو لەمانە کەرتی تایبەت بەڕێوەی دەبا کە دوجار بەرگرانی لەسەر ئاستی داهاتی هاوڵاتیان دروست کردووە. لاڵقەیەم جاری بەرنامەکەمان نەگفتوگۆ لەسەر ئەم پرساناکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان ڕێبوار سدیق مامۆستای زانکۆ و پسپۆری ئابووریکە لە لەگەڵمایە هەروەها بەڕێز ئاکۆ محەممەد تۆفیق سەرۆکی بەشی بازرگایی نێودەوڵەتی زانکۆی هەڵەبجە لە هەڵەبجەوە لەگەڵم دەبێت. بەڵێ مەمەسەڕە بن لەگەڵ لە بەڕێستەوە دەست پێەکەم لە ماوەی ڕابردوودا و لە ناو چۆرچەوەی ئەم کابینەیەشدا کابینەی نۆیەم کە درێژکراوەی سیاسەتەکانی کابینەی پێشوە کۆمەڵێک شت پەیڕەو کراوە کاوەکو سیاسەتی ئابووری حکوومەتی هەرێم بۆ لە ناو کۆمەلگایەمەیە هیچێک لە جارترین ئەو سیاسەتانی کە پەیڕەو کراوە بریتی بۆ لە بە تایبەتکردنی کەرتە گشتەکان یعنی پێدانی خزمەت گوزارە گشتەکان یەک لە دوای یەک بە کەرتی تایبەت لە باتی و کە حکوومەت بە نرخی ڕەمزی دابینی بکە بۆ نمونە دەرماخانەکان درا بە کۆمپانیا تاقیەکانی دەرماخانە یا پەروەردە یا خوێندنی باڵا حەزەکەم بپرسم تا چەندێک ئەمانگاوانە لە خزمەتی هاوڵاتی و کەمکردنەوەی بەرگرانی خەڵک. بەڵێ زۆر سپاس ئوستازیان بۆم دەرفەتە دیارە خۆی لە خۆیە هەنگاوێک کە تۆ بەرەو پێشەوە ئەنێ ئەبێ سەیری هەنگاوی دواتری بکەیت لە دارایی و لە ئابووری شاوە بە ڕێزیشە کە شارەزای تەواوی هەیە ئێمە کاتێک کە باجێک زیاد ئەەکەین یاخود کە خزمە گوزارێکەین بە کەرتی تایبەت ئەبێ سەیری دەخلی هاوڵاتیەکانمان بکەین ئەنی تۆ لە کاتێکا موچەخۆرێک سێرەکەی موچەکەی لە چاو کابینەکانی پێشووە بۆ نمونە بە باسی کابینەی شەشەم بکەین کە کابینەیەکی پڕ خزمە گوزاری بوو بۆ هاوڵاتیان بەعقات کە ئەو کابینەیە بەدەستی یەکێتی ئەو کاتەوە بوونەک ئێستا کە کابینەیەکی خزمەت گوزار بوو کە بەڕێز تۆ بەرهەم سەرۆکی حکوومەت بۆ کاتە ئەگەر ئێمە بڕواینە کابینەی شەشەم و کابینەکانی حوتەم و هەشتەم و نوێم تا ئێستا تەنها شتە سلبیاتەکانی زیاد بووە بۆ هاوڵاتیان بابێک زیایی نەکردو کە بابی خزمە گوزاری بێ و بتوانرێتکەوە هاوڵاتی سوودی لێبینێ بۆ نمونێمە لە کابینەی شەشەمە چی هەبوو سلفەی ئەقار هەبوو سلفەی زەواجە بوو خوێنکار کە لە زانکۆ حکومەکانە هەلی زۆر زیاتر هەبوو کە بخوێنێت لە بە شێوەیەشی عام تواناسازی ڕاگەیەنرا بوو کە خوێنکاری هانەدا بۆ دەرەوەی وڵات و کە بێتۆ دوای خزمەت بە وڵات بکە کە کابینەی حوتەم هات ئەم شتانە هیچی نەما بگرە چیش نەما بە ناوی ئابووری سربەخۆوە ئێمە کۆمەڵێک شتمان داهێنا کەوا ئەو بوو بۆ هۆی نەمانی موچە خۆمان ئاگدارمین لە دوای لەو هەلو کابینەوە سەری هەڵدا کە لەسەر نەمی کە نێچیروان بەرزانی بوو بە سەرۆکی حکوومەت ئەو کاتە وای لێ هات ڕۆژ بە ڕۆژ ژیانی هاوڵاتیان بەرەو قورس بوو بۆ نمونە زانکۆکانمان سیرەکەی میزداقیەتی زانکۆ ئەهلیەکان وای لێ هاوکەوا زیاتر ئەفزەڵیەت درا بە زانکۆ هەلەکان و لە زانکۆ حکومەکان ئەمە خۆی لە خۆیان هەڵەیەکی گەورەیە هەروەها مەکتەبە ئەهلیەکان من ئێستا تۆ کە مناڵێکە بێ سێرەکەچێتە مەکتەبێکی حکومی لە ئاستی پێداویستیەکانی مەکتەبە حکومەکە لە چاو ئاستی پێداویستەکانی ڕەن بێ مامۆستای مەکتەبە حکومەکە زۆر باشتر بێ زۆر چاکتریش بێت تواناشی زۆر زیاتر بێ بەڵام ئەو شتە و ئەو کەرەسانی کە دابین کراوە لە ئەهلیەکانە لە حکومەکانە هەمووی قەتەکراوە مەش بۆ خۆی لە خۆیان سیاسەتێکی کاربەدەستانی حکومەتە کە زۆربیان خاوەنی چین زۆربیان خاوەنی و زانکۆ هەلیانن ئەو خوێندنگە ئەهلیانن یاخود خەسخانەکان ئێمە نەخۆشخانەکان ئێمە گەر تۆ بزانی جاران سلێمانی تەنها نەخۆشخانەیەکی گشتی هەبوو لەگەڵ هەموو خەڵکی ڕوویە کردە ئەوێ ئێستا هیچ شتێکی تیا نەماوە هیچ شتێکی تیا نەما ئەنی لە بەسیترین شتا تۆ بێ بچی لە دەرەوە بکڕێ بۆیە خەڵک
کە نەخۆشەکەی پەنابا بۆ شو بۆ نەخۆشخانە ئاهلەکان ئەمانە هەمووی کار بەدەستانی حکوومەت بەرپرسیاری یەکەمە باش مامۆستا بێ من ئەمەوێت ئەو بڵێم یەکێک لەو ئەرگۆمنتانە یا یەکێک لەو بنەمایانەی کە ئەخرێتە ڕوو بۆ ئەوەی کە خزمەتگوزاری گشتی بۆ نمونە تەندروستی بیگۆزێتەوە لە خزمەتگوزاری گشتی حکوومەتەوە کاو سایە ماچوین بۆ خستەخانە فەحسی بۆ کردی هەموو جۆرە عیلاجێکیا بە پارێکی ڕەمزی و کەس پێویستی بەوە نەبوو پێش نەشتەرگەریەکەی بچێ بۆ ژمێریاری پارێکی زۆر دەفعەکە اینجا عملیاتەکەی بۆ بکەن ئێستا لە کەتی حکومیش بۆ بە نیمچە تایبەت وای لێ هاتووە لەسەر ئەساسیەوەی کە دەڵێ کەتی گشتی کەفەعەتی کەمە ئینتاجی کەمە کوالیتی خراپە ئێمە بۆیە ئەیکەین بە کەرتی تایبەت بۆ ئەوەی کە کوالیتی بەرز بێتەوە چونکە هەمیشە ئینتاجی کەرتی تایبەت کوالیتێکی بەرزتری هەیە ئەمە تا چەند ڕاستە و لەگەڵ واقع اقتصادیە گونجێ باشە لەکوێی دنیاە بووە ئوستازگیان وەبەرهێنەر لە حکوومەت زیاتر دەسەڵاتی هەبێ تۆ کەرتی تایبەتی چیە هی کەسەکانی گشتر کێ پەیوەندی بەکوێوە بە حزبەکان و بە دەسەڵاتەوەی کەرتی گشتی تۆی حکوومەتە ئەگەر تۆ بێ لەو کەرتی گشتیە چاکسازیەکی تەواو بکەیت کارێکی وا بکەیت کەوان هیچ کەسێ ناچێت بۆ کەرتی تایبەت تۆ هۆکاری چی ئێستا کە خەڵکە چێت بۆ کەرتی تایبەت لەبەر هیچ شتێکت لە کەرتی گشتیان نێشتووە هیچ ئەفزەڵێتێکی باشی نێشتووە سێرەکەی کابراچە و پارچەیەک دەرمان نییە عملیاتێکە هەرێکسەر پێڵە لێرە بە 6 مانگتر بەردەکەوێت بەڵام لە هەلەکە بە ڕۆژە بۆ تەکرێت ئەمە خەتای چییە؟ ئەمە خەتای حکومەت لێ بەرپرسیارە حکومەت دەڵێ ئەڵێ دنیاە ئەڵێ لە جیهان وایە باسی ئەوروپا بۆ منەکە کاکە ئەوروپا 30 ڕۆژارە موچە وەرەگرێ ئەوروپا دەخلیان لە ئێرە زیاترە ڕێژە ڕادەی ئیشکردنیان سەعاتی ئیشکردنیان پارەی ئیشکردنیان زیاترە لێرە تۆ خۆت ئەشوهێنی بێ بۆ لە باشەکانە لەگەڵ ئەوانی بەڵام لە خراپەکان ئەڵێ واین ئەڵێ من سیستەمێکی سوئدی مێناوە کاکە سیستەمی سوئدی وان نییە سێ تەلەبە لەسەر ڕەحلەیەکدا بریشێ سیستەمێکی سوئدیەوە نییە کە لە پۆلەکە 70-80 تەلەبەی تابێ تۆ ئەمە سیستەمەکەت هێناوە بەڵام کە بناغەکەی و جێبەجێ نەکردووە یعنی ئەوەیە کێشەکەی ئێمە بەس باش بڵێ خراپەکانی نی بەڵام باشەکانی ئەوروپا باس ناکەین ئەڵێن ئەمە لەبەرەوەی لە دنیاە وایە لە دنیاە باج وایە بەڵێ ڕاستە لە هەموو لە دنیاە باج هەیە لە هەموو شوێنەکە وایە بەڵام ئەو باجەی کە وەرەگری کارمەندی باجەکە خۆی بەس نەک بە 3 مانگجارە موچە وەرگێ کارمەندی دایرەی باز نەک بە 3 مانگجارە موچە وەرگێ فەرمانبەرەکانە نەک بە 3 مانگجارە موچە وەرگرن خەڵکە بۆ پارەی کارەبا و ئاو وا 3 مانگۆنێ موچەنێ پارەی کارەبا و ئاو بەچی بات یعنی بەڕاستی ئەمە ناوی پرسیارە تۆ ئابووری وڵاتت داڕمانوە واو لێ کردووە ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ خراپتر بێ خەڵکەکانمان تەواو بێ بە تایبەتیش لە وڵاتی ئێمەیە سەرڕای ئەوەی کە موچەم مستەقل دەخل کەمە بێکاری کەمە ئەو سامانە سروشتێش کە داهاتی وڵاتە لە نەوتەوەی هی خەڵکە وڵاتێک کە ئابوووریەکە هی خەڵکە نەوتەکە هی خەڵکە خێرە تەندروستەکەی بەپارە بێ بۆ عملیاتێکی قورس یان مامناوان فەرمانبەرێ ناچار بێ موچەی 1 ساڵی بدا بە نەشتەرگەردێکە لە ماوەی 1 ڕۆژاکرێ کاک دکتۆر ئێمە بەڕاستی لە کابینە 7 و 8 و 9 ئەمە پێی ناوترێ حکوومەت تۆ خۆ شارەزایی و هەیە کە حکوومەت ئەبێ بودجەت هەبێ تۆ بودجە نییە ئەوە چەند کابینە تۆ تاسی بودجەت بینێت تەنها لە کابینە 6 بودجاتۆ پەرلەمان وایە نە بودجەت نەبووە کە کاتێک کە بودجەت هەبوو بۆ نمونە بۆ وەزارەتی تەندروستی ئەمەنە بودجەی هەیە لەسەر ئەساسی ئەو بودجەیە وەزارەتەکەی خۆی بەرەو پێشە بات خوێندنی باڵا پەروەردە هەموو وەزارەتەکان بەو شێوەیە ئەمان تەنها بە شێوەیەکی خەڵکی و بازاڕی حکوومەتیان بەڕێ کردووە هەنی حکومەتداری وا ناکرێ تۆ سیرەکەی لە سەرجەم لەو کابینانەی پێشوە ئێمە هیچ کابینێ نەبوو کە بودجەمان هەبێت بەڕاستی ینی کە بودجەت نەبوو وڵات چۆن پێشەکەوێت بەچی ئەزانی ئەنی ئێستا شارەوانیەکی ئێرە چەندێ سەرف کا بە کەیفی کاشی مەسوولی ئێرەیە شارەوانی ئەولا بە هەمان شێ بە کەفی کاشی مەسوولی ئەولایە کە هەمووشیان کەس نازانێت داهات چی لێ داهات دێتەوە نایەتەوە بەناو وەزارەتەوە گومانی تیانە هیچ لە ساڵەوەی دەیبێتەوە بۆ وەزارەتەکان داهاتی مەرجەکان نازانین چی لێ داهاتی تەنکەرەنەوتەکان ئەمانە هیچی نەبوونی چییە نەبوونەوەیە کە تۆ نەبودجەیەکە نە حکوومەتێکە نە حکومەتداریەکە ڕۆژ بە ڕۆژیش خراپە بێت ئێستا بۆ نمونەوە 3 مانگۆنێ موچەند ئەڵێ بەغا ئەی تۆ حکوومەتی کاکە ئەی وەرە تۆ 400 ئەوەنە میلیارد دیناری لە مانگی 12 وەرگرت ئەی چی لێ هاو ئەی 4 مانگیشەنە داهاتی ناوخۆ نەداهاتی نەوتە دیار نییە بەڕاستی یعنی ئەگەر بەم شێوازە بێت حکومەتداری بەڕاستی بە هەموو کەسێکە کرێت بێگومان ئەچمەلای میوانەکەمان کاک مامۆستاکۆ سلااوتان لێبێت
دەمەوێت لێت بپرسم کە لە ماوەی ڕابردوودا لە 6 ساڵی ڕابردوو تەمەنی ئەم کابینە و پێشتریش ئەو سیاسەتە ئابوورانەی کە حکوومەتی هەرێم پەیڕەوی کردووە چی بە خەڵک بەخشیوە و چیشی لە خەڵک سندووە تا چەندێک بەو ئاڕاستەیە بووە کە تحقیقی جۆرێک لە دادپەروەری کۆمەڵایەتی و کەمکردنەوەی بەرگرانی بکات لەسەر خەڵک. سپاس سڵاو لە ئێوە لە بینەران و بیسەرانی کەناڵ زووم لە بەڕێستان و لە میوانە بەڕێزەکەتان. بەڕێزان ئێمە ئەگەر سێری حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ئەبینین حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاە پلانێکی تۆکمەی درێژخایانی نییە بۆ بەڕێبردنی وڵات. ئەمە ژوای کردووە بۆتە هۆی پچڕانی شیرازە لە نێوان وەزارەتەکان لە نێوان حکوومەت لە نێوان هەردوو زۆنەکەیە. ئەمە ژوای کردووە بەڕاستی خەڵک تەواو مەویست بووە، خەڵک بێتاقەت بووە. کاتێک کە تۆ سێری دائیرەکانەکەی هەر لە ئێستاە بڕۆ سێری کە لە 2014 تا ئێستا بەڕاستی شیرازە هیچ دائیرەیەک نەماوە، هەموو دائیرەکان شیرازیان تێکچووە هەر لە دەوامکردنەوە لە هەیکەلی ئیداریەوە. یعنی وای لێ هاتووە فەرمانبەر خۆی نازانێت چۆن دەوامەکات و بەرپرسەکان هەنێک جار ناتوان فەرمانبەرەکانیشان عقوبە بن. لەبەرەوەی ئەمە بێموچەیی و پچڕانی شیرازە بۆتە هۆی ئەوەی کە ئەم کارە ساتانە یعنی گەورەتر بێتە هۆی ئەوەی قەیرانێکی مرۆیی دروست بێت. ئێمە ئەگەر سێری دائیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لە هەندێک دائیرەیە ئەبینین هێندە مۆزەف زۆرە نازانن چی ئیشە بکەن، لە هەندێک داهیرەشا بینین هێندە مۆزەف کەمە ئیشان لەبەر ناڕوات. لەبەرەوە هەر لە نەبوونی پلان دانەنانی کات گوێنەدان بە کات و نەبوونی فترێکی زەمەنی بۆ فەرمانبەر کاتێک کە فەرمانبەرێک بزانێت ئەرکەکەی چیە و مافەکەی چییە، ئەرکەکەی جێبەجێەکە ئیمافەکەی وەرەگرێ یاخودنا و هەبوونی زەختێکی زۆر لەسەر فەرمانبەر ئەگەر دیقەتمەند لە هەرێمی کوردستان ئابینی بەشێکی زۆری فەرمانبەران لە کارێک زیاتر ئەکەن بۆ لە بەرەوەی بژێوی ژیانیان ناڕوە. ئەمانە هەمووی بۆتە هۆی پچڕانی پەیوەندی نێوان حکومەت باشە مامۆستاکۆم ئەوەت لێ بپرسم بەهۆی چیەوە لەگەڵ میوانەکە مامۆستاڕێبین باسی ئەوەم کرد بەڵێ باسی ئەوەم کرد جگە لە سیاسەتی ماف کە موچەیە کە شایستەی داراییە ئەوە لە بەرچاومانە و دواتریش گەڕاینەوە قسەی لەسەر دەکەین. بەڵام یەکێک لەو سیاسەتە دادایانەی کە حکوومەت کە زۆر بەرچاوە ئەویش ئەوەیە کە یەک لە دواییە کەتە خزمەت گوزارێکی شتەکان کە ئەرکی حکوومەتە دابینی بکە ئەیداد بە کۆمپانیا و بە نرخێکی گران. ئێستا باسی تەندروستیمان کرد ئەژیتا نەخۆشخانەیەکی حکومیشەوە نیوەی بۆ بە ئەهلی نیوە ئەهلی ینی نیوە پریڤایتە بە پارەیەکی زۆر عملیاتت بۆکەن ئەوە نەبێت لە دەرەوە بە نرخێکی گرانتر چارەسەر وەرەگری علاجی پێویست دابش ناکرێت لەمەوە بیگرا هەتا ئاگاتە سەر کارەباکە تا ئاگاتە سەر کەرتی پەروەدە و خوێندنی باڵا کە بە هێواش هێواش ئەدرێ بە کەرتی تایبەت. پرسیارەکەی من ئەمەیە ئەم بە تایبەتکردنا وەکو دەوترێت ئامانجەکەی ئەوەیە کە کوالیتیکی باشتر پێشکەشی خەڵک بکرێ یان بە حەقیقەت دروستکردنی بارگرانێکی تر و ڕێگایکی ترە بۆ دەستکردن بە گیرفانی خەڵکە. بە بڕوای من پێچەوانەکەی بینم ئەگەر دیقەت بیت لە ئێستاە خەریکن چینەکان جیاکەنەوە هەر لە دروستکردنی سیتیەکانەوە هەر لە دروستکردنی قوتابخانەی تایبەتەوە هەر لە دروستکردنی ڕەوزەی تایبەتەوە لە دروستکردنی زانکۆی تایبەتەوە بەناو شتی گەورە بەڵام لە ناوڕۆکە بنیەتی وانیە. یعنی با من یەک نمونەت بەمێ مامۆستایەک لە قوتابخانەیەکی ئەهلی نیو ئەوەنەی مەعاشی مامۆستایەک وەرەگرێت لە قوتابخانەیەکی حکومیە بەڵام بە شێوازە لە شێوازەکان وا دەری ئەخەن کە ئەم قوتابخانەیە زۆر گرنگە لە هەمان کاتە ئەو خزمەت گوزاری لە قوتابخانە ئەهلیەکە پێشکەشەکرێت لە حکومەکەی پێشکەش ناکرێت. بەڕاستی ئەمە کەم تەرخەمی حکومەتی هەرێمی کوردستانە کەم تەرخەمی وەزارەتەکانە بۆ لەبەرەوەی کاتێک کە تۆ ئەبینیت مامۆستایەک هەیە لێرە خزمەتێک ئەکات بە موچەیەکی کە مامۆستایەک هەیە لێرە هیچ شتێک ناکە مناڵەکەی مامۆستاکانی ئەگەر دیقەت بێ مناڵی مامۆستای حکومیەکان لە قوتابخانە ئەهلیەکانان باوەڕیان بە مەکتەبە حکومیەکان نەماوە ئایا بەهۆی بایکۆتەوەیە بەهۆی داوام نەکردنەوەیە یعنی وای لێ هاتووە سەیری دکتۆرەکان کە دکتۆرەکان ئەگەر خۆیان مناڵەکان نەخۆش بێ ئەگەر کێشەیان نەبێ ئەیبەنە خەسەخانە ئەهلیەکە ئەمە ڕەواز پێدانە هەبووی کەواتە ئەمە ئەگەر دیقەت بین بە شێوەیەکی گشتی شکست هێنانی هەیکەلەی حکوومەتە بەڵام هێواش ئەم ئەپوچێتەوە بۆ لەبەرەوەی ئەگەر تۆ لە کاتێکدا
خۆت پێویست بە عیلاج بوو باوەڕت بە خەسەخانە حکومیەکە نەبوو بۆچی ئەڵیتەوە بۆچی دادناوە باوەڕت بە زانکۆکە نەبوو مناڵەکەی خۆتی تێکەیت بۆچی دروستی ئەەکەیت یعنی ئەگەر سەیری شێوازی ستانداردی زانکۆکان بکەیت لە شێوازی ستانداردی زانکۆکانە پێم خۆشە بینەران بڕۆن سەیری بکەن بۆ ملیۆنێک کەس زانکۆیەک پێویستە لە هەرێمی کوردستانە ئێمە 6 ملیۆن بۆ 7 ملیۆن کەسی زیاتر لە 26 زانکۆمانێ بە حکومی ئەهلیەوە کەواتە ئەمە بەڕاستی تێکدانی شیرازەی کۆمەلگایە بەدەستهێنانی بڕوانامەیەکە کە خۆشت نازانی ئایا ئەم بڕوانامە تا چەندێک مستاقێتی هەیە یان تا چەندێک ینی مەبەست مستاقێتی بڕوانامەکە ڕاست و دروستی بڕوانامەکە نیە نەخێر ڕاست و دروستی ئەو کەسێک کە پێ دروستت کردووە ئەم کەسێک کە ئەم بڕوانامەی بەدەستهێناوە تا چەندێک مؤهلە بۆ بەدەستهێنانی بڕوانامەیە ئایا شایستەیە بەقەدەر ئەو بڕوانامە ینی سەرکەشێکی زۆری ئەمێ ئەو بپرسم یەکێک لەو بنەمایانەی کە ئەکرێت بە بنەمای حساب ئەکرێ حتا زۆر جار لە هەندێک فەلسەفەی ئابووری ئەخرێتە ڕوو ئەوەیە کە ئەڵێ کەرتی گشتی بە شێوەیەکی گشتی کوالیتی خزمەتگوزاریەکانی زەعیفە کەفاعەتی نییە لەبەرەوەی هەمووی بۆ حکومت کارەکەەوە بۆ بە ڕوتین بەڵام کەرتی تایبەت دەبەرەوەی ئەهلیە هی تایبەتە کوالیتەکەی باشترە خزمەتگوزاریەکەی باشترە دەمەوێت لەسەر ئەمە قسەم بۆ بکەی ئایا بەڕاستی ئەمە ڕاستە و ئایا ئەمە خۆدزیینەوە نییە حکومت بەردەوام دەوێت بارگرانەکانی خۆی لەسەر خۆی کەم کاتەوە لە ڕووی داراییەوە لە کاتێکە داهاتی ئەم وڵاتە سەرچاوەکەی نەوتە و نەوتیش سامانی سروشتوی خەڵکە خۆی ئەگەر دیقەت بی ئەو وڵاتانەی کە سەرچاوی سەرەکی داهاتیان نەوتە بە شێوازێکی گشتیەکان ئەو کەرتە خزمەتگوزارەکان تیانە بەلاشە یعنی فریە بەڵام ئەگەر تۆ سەیری حکومەتی هەرێم بکەی بەعکسەوە یعنی بارگورانەکانی زیاتر خصوصۆتە سەر خەڵک ئێمە ئەگەر بین دیقەت بین بۆ نمونە لە چینی با دکتۆرەوە دەست پێ بکەین ئەگەر حکومەتی هەرێم پلانێکی هەبووە ئەتوانێت بیکا بە دوو چینەوە ئەو دکتۆرە بەڕێزەکان ڕاست بێت چێ ئامادەیە لە کەرتی تایبەتە ئیشکات و چێ ئامادەیە لە کەرتی حکومیە ئیشکات ئەوەی کە لە کەرتی حکومیە ئیشەکات ماف و امتیازاتی خۆی بەرێ با بە جوانی ئیشەکەی خۆی بکات ئەوەشی لە کەرتی ئەهلیە ئیشەکات با بڕۆ لە کەرتی ئەهلیە ئیشکات ئێستا شتەکە تێکەڵ بووە یعنی دکتۆرێک لە کاتە لە کەرتی حکومی لە کەرتی تایبەتی شایە ئەو خزمەت گوزاری لە کەرتە ئەهلیەکەی ئایکات لە تایبەتەکەیە لە گشتیەکان نایکات بۆ یعنی ڕێژێکی بە زۆری باسیەکەم ناڵم هەمووی بەڵام ئەگەر تۆ دیقەت بی یعنی ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ناوبانجی و دکتۆرانش لە خەسەخانە حکومیەکانە ئیشەکەن خەڵک بە شێوازی کە سەیریان بکات تۆ لە فڵان خەسەخانە داوام ناکەینەوە وڵاکەواتە ئاستت نزمە بۆ لەبەرەی ئەو خەسەخانە ئاهلیە ناوبانجێکی گەورەی هەیە کەواتە ئەمە کار لەسەر ڕیپیوتیشن لەسەر ناوبانگیش ئەکات وایان لێ کردووە خەریکە هێواش سیستەمێکی سەرمایەداری لە وڵاتە دروست ئەکەن لە تاکی منداڵەکانەوە ئیچێنن تۆ ماڵت لەکوێیە وەڵام من لە فڵان سیتیم ئەوە مسەقەفتر دیارە لە بەرزایەکانی نازانم شوێ ئەو زۆر مسەقەفە لە فڵان مەکتەبی ئینگلیزیە خوێنم ئەوە زۆر مسەقەفە ئەها وای لێ هاتووە شتەکە پێچەوانە بووەتەوە ئەگەر دیقەت بین ئێمە لە بچینەوە بۆ دواوە لە ساڵی هەشتاکانە بۆچی کەرکوچەکان هەمویان تورکی ئەزانن لە ساڵی هەشتاکانە بەپی ئەوەی کە من خوێندومەتەوە و بیستومە لە کەرکووک ئەگەر تورکمانیت نەزانایە بە عیبە لادیە یان و کەسێکی دواکەوتووە ئێستا وای لێ هاتووە ئەگەر لە مەکتەبێکی ئینگلیزی نەبی لە خەسەخانێکی تایبەت عیلاج وەرنەگری تۆ کەسێکی لاوازی کەسێ عیبەت لەسەر شانە کەواتە وایان کردووە ژیانی ناو شاریان تێگیاوە هەمویان بردوتە ناو شوقە و vێلا و شتەکانەوە خەریکە ئەو کۆمەلگەی کوردەواری جوانەی هەیە ئەو کەلتورە جوانەی کە هەمانە نامێنێت ئەمە چی ئەمە تەسیری بێگانەیە ئەمانە کەواتە ئەمە چێئیکا حکومەتی کات پێویستە کە حکومەتی هەرێمی کوردستان شۆڕشێکی فکری ڕۆشنبیری بکات لەم کابینەیە ئەگەر ئەمە نەکات بە دڵنیایی و پێتەڵم تاچی کورد بە لەو ناو چوو نەچێت زۆر سپاس مامۆستاکۆ مامۆستا ڕێبین ئەگەرم وەلای بەڕێزێت مختصری قسەکان ئەمەیەکە ئەم مەسئلەی پێدانی هەموو خزمەت گوزارەکان لەلایەن حکومەتەوە بە کۆمپانیەکان شێوازێکی تری بازرگانیکردنە بە مەعیشەت و بە گوزەرانی خەڵکەوە بەبێ ئەوەی کە کوالیتی خەدەماتەکان بە شێوەیەکی ڕاستەخینە بگۆڕێ بەبێ ئەوەی لەسەر لە ڕەچاوی ئاستی داهات و مستەوە و مەعیشەتی هەوڵاتیان بکات خۆی ئەوە طبعا هەردوو حزبی بەرپرسن لە وەزعە کۆمەڵێک
کۆمپانیایاندا هێناوە بە ناوی کوالیتی و کۆمەڵی کۆمپانیایکیانێ ناوە بە ناوی کە بە شێوەیەک کە باج و سەرانە سەرنە لە هاوڵاتیانی وەرەگرن هەر کۆمپانیایەک بۆ بابەتێکدا ناو لە ئەسڵی شاوان نییە ینی ئەو شتا بەو شێوەیە نییەکەوە ئەواندایانەوە تەنها بۆ وەرگرتنی پارەیە ینی تۆ ئێستا سێرەکەی بۆ نمونە با ئێمە باسیەوەکەین تەنکەرێک بانزینگ تەنکەرێک گاز لە هەر شوێنێ لە هەولێرۆ بێنی بۆ سلێمانی تۆ بینی دوو شاری خۆتە ئەبێ 650 دلار بە بەم زۆنە ئەمە لەسەر کێ گرانە بێت لەسەر من و تۆی هاوڵاتی تۆ تەنکەرێک بنزینێنە کابرای بنزیخانە بۆ منە خۆبەی زاافی 650 دوارە بکات بێبی کاتە سەری و بۆ منە دوای لەسەر شێ بێت لەسەر هاوڵاتیان گرانە بێ ئەمە شتێکی بچووکە لەو بابەتە هەر شتێکی کە بێنی سێرەکەی بە ناوی کوالیتی کۆنتترۆل شتیان داناوە لە مەرزەکان ئەنوا شتیان داناوە سۆ نەرە چیە کۆمەڵێ شت دانراوەکەوە هەمووی بارگرانی دروست کردو بۆ هاوڵاتیان یعنی وای لێ هاتووە ئەمەش چییە ناچێتە ینی هیچ بڕێکی و بڕەپاری ناچێتە ناو داهاتی وەزارەتی دارایی ناچێتە ناو وەزارەتەوە ینی گرفتەکە لێرەیە کە ئوستازگیان تۆ کاتێک کە باجێک کە زیاکەیکەوا کە ئەبێ داهاتی ناوخۆکەت زیا بێت داهاتی ناوخۆی وەزارە باشە مامۆستاڕێ بن بەر لەوەی بچمە سەر بابەتی باج کە سیاسەتی باجیش دەم حکومەتە من قسەی لەسەرەکەم ئەمەوێ باسی شتێکی ترکەم ئەویش ئەوەیە لە 2014 هەتا ئێستا هیچ کەسێک لە دەرچووی زانکۆ و پەیمانگەکان دانەمەزراوە بە شێوەیەکی فەرمی دەرگای تاعینات نەکراوەتەوە جگە لە هەندێک قتاعی خاصی ئەمنی و عسکەری و ئەوانە ئەمە ڕێژێکی زۆر گەورە لە بێکار و دەستی بێکار دروست بۆ دەستی کاری خسووتە بازارەوە وای کردو لەلایەن ئەم کاتە تایبەتەوە کار خۆیان دروستیان کردو ئیستیغلالێکی زۆر گەورە ڕووبدا ینی بۆ نمونە کارمەندێک ئیش پێیەکەن مانگی بە 200,000 بە 250,000 کە بەس کرەی نەقلەکەشی نییە ئەمە دەلالەتە لەوەی کە حکوومەتی هەرێم لە 2014 تاوەکو ئێستا هیچ پلان و پەیڕۆ پرۆگرامیشی نییە چۆن ئوستازگیان تۆ لە هەموو وڵاتێک سەخفی ئیشدانراوە تۆ کرێکارێکی بێ ڕۆژانەوە نەتەبێت ئێستا کۆمپانەکان کرێکارە چەوسێنەوە کارکە بەیانی تا ئێوارە 25 زاریاتی هەرچیشە پێەکە نەک کرێکار موەزەفێ من مهندسی بۆێنم کە چای چییە ئەمە لە کوێی دنیای هەبووە بەڕاستی یعنی خۆ ئیشکردن هیچ عیب نییە بەڵام هەموو شتێک لە وەزیفەکەی خۆیان بەو شێوازە نەبێتەوە بێتە هۆی ڕوخانی ئێمە گەنج لەم وڵاتێمە ڕوخاوە تەواو یعنی تۆ سیرەکە هیچ پلانێک نییە کۆمپانیایەکە کۆمپانیا هەیە لەم شاریا و لە زۆنەکەی کە کەم ماگانە بای مەلاین دۆلار بەرهەمێنێ سێرەکەی 5 مۆزەفیە 10 مۆزەفیە ئەمە ناکرێ تۆ ئەبێت بە پلانێک هەموو شەریکاتەکان ڕێک بخەیتەوە تۆ ئەبێ ئەمەە فەرمانبەرت هەبێ ئەم فەرمانبەرە ئەوەی کەوا بۆ نمونە محاسیبێکە بێت تەنها دەرچوی حسابات وەرگری ئیداری تەنها دەرچوی ئیداری وەرگێ هەندەسە وەڕاتبیشان لەم سەخفە کەمتر نەبێ و بۆ هەیە لەوە زیاتر نەبێ بەپی سعاتی ئیشکردنە لە هەموو وڵاتێک وایە تۆ حساب بۆنەوە لە ئەوروپا کە کەسێکە کرێکارێک کاڵە سعاتی بۆ نمرە بە 7 یۆرۆ ئیشەکەم 10 یۆرۆ ئیشەکەم دانراوە سەخفەکە بەڵام لێرە ئەوە نییە لێرە کۆمپانیاکان بەڕاستی خەڵکە شەهادەدارەکە و بێشەهادەکەشە چەوسێنەوە هەمووی نەبوونی پلانی حکوومەتە کەوا وای کردووە جگەلەوەی کەوا دامەزراندنی عمومەن دامەزراندنی حکومیش نییە بۆ ئەوەی کە ئەم استیغلالکردنە ڕوونەدا بە هەمان هەندێک لەو هەوڕیانەی کە لەو بابەتان یعنی بە دوای کاراکردن گەنجن دەرچوانی بەشە پزیشکەکان باس لەواکان بۆ بە مندوو بەمووی فەقیر بەڵێ بۆ بە مندوو بۆ جگەل لەمە ئەڵێ لەکەڵ خسخانەکە ئیش ئەەکەین ئەلە وەرە کاکە بەگرێ بەست ئیشکە بۆ ماوەی 3 مانگ باشە ئەم 3 مانگە دەکەس وەر ئەگرێ ئیشی خسخانەکان پێکە دوایەوەڵە بەداخەوە تۆ لە تەست دەرنەچووی بڕۆخوا حافیزی بێ 3 مانگی تر دەکەسی ترێنێ بە درێژایی ساڵەکە تەواوی ئەەکە یەک دیدار نایە بە کارمەندێکی تەندروستی بە ناوی تێستکردنەوە ئیستیغلالیانەکەەوە بەکاریانێنێ ئەمە جگەل لە یەک لێ شاوی دیکە کارکردن ئەمە ئەجەندای سیاسەتی مالی و دارایی حکومەتە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو تاقە گەورە بەشری کە لە کوردستانە ساڵانە لە زانکۆ و پەیمانگەکان دەرەچێت ئوستازیان ئەوەی کە لە کەتە تایبەتەکانە ئیشەکات یعنی بەڕاستی حکوومەتە بێت تۆ ئەمە لە دواییە کە تەواو بە تەقاوتی هەبێت باشە بڕێک پارە وەرەگرێت لە کارمەندەکە و ئەوەش کەشی لە خاوەنی کۆمپانیاکە وەرەگیرێت ئەمە ئەوە اینجا بێت مانگە ساڵانەش بڵێ بە شەریکاتەکە تۆ ئەمە نەموچەیەم کەسە زیاکە خۆ ناکرێت تۆ ئەو کەسە 20 ساڵە تاعین بۆ هەر بە 500,000 بڕات یعنی بەڕاستی ئەمە هەمووی نەبوونی پلانە چی لە وەزارەتی کار بێت چی لە حکوومەت هێرم ئەو حکوومەت هێرم نازانێت پلانی باوەڕاکەم پلانێکی هەبوو بێت تاسە کە بۆ گەشەکردنی ئابووری بۆ لە 2014 هیچ پلانە نەبوو تاسە کە گەشەی ئابووری هەرێمی پێ بەرز بکرێتەوە تەنها
هەر خۆیانن ناوێنن حکوومەتی نازانم پێشکەوتو چی کۆمەڵە ناوێن بەڕاستی پێشکەوتو بە شوقە و بە عیمارە ناکەکەی خۆتانە کاکە تۆ شوقەیەک عیمارێکە بێ بە ئاسمانە و شوقەیەگەی بە 13 دەفتەر و 4 دەفتەر و 15 دەفتەر و 20 دەفتەر ئەمە پێشکەوتنی وڵاتی پێ ناڵێن پێشکەوتنی وڵاتی وەکەوە تۆ ئەقلێتیەوەتە بێکەوە دەیان کارگەبێنی تەم وڵاتەوە کە گەنجی پێ بخەیتە سەرکار ئەوە بەرهێنانە بەڕاستی ئەوە بەرهێنان نییە تۆ هەرچی ئەرزی باشی شارەکان هەیە چی لێرە چی لە سلێمانی لە هەولێر هەمووی داگیر کێت و بیکەی بە شقۆ بە ڤێلاو و دواییشە بڵێ وەڵام من وڵات بەرەو پێش بڵات بەو بەرەو پێش ناچێت وەڵای ئەگەر بۆ بەتەمای ئەو بن وڵات بۆ بەرەو پێش بچێتەوە زۆر هەڵان وڵات بەچی بە کەرتی پیشەسازی بە کەرتی کشت و کاڵی بەمانە پێشەکەوێ بەوە پێشەکەوێتەوە تۆ ئەم ساڵ چەند هەزار گەنجەکەیتە سەرکار گەنج لە 2013 جامیعی تەواو کردو و محەدی تەواو کرد و پەیمانگەی تەواو کرد تا ئێستا بێکارە ئەمە ناوەنەی چی تۆ هیچ هەلیکارێکی نییە نە لە کەرتی تایبەت هەلی بۆ ڕەخسەنی نە لە کەرتی گشتی هەری بۆ ڕەخسەنی بەڕاستی یعنی ئەمانە هەمووی کە لە وڵاتێکای کە غازە هەیە نەوتە هەیە داهاتی ناوخۆ زیێرە ئەمە نەبوونی پلانەیە نەبوونی ئەو پلانەیە کە حکوومەتە هیچ پلانێکی دارایی و ئابووری نییە کەوا وای بڕەخسێنێت کار بۆ سەرجەم هاوڵاتیەکان و بۆ سەرجەم ئەو گەنجانەی کەوا زانکۆ پەیمانگەکان تەواوەکەن دابین بکات بۆیە ڕۆژ بە ڕۆژیش ئەگەر ئاو هابڕوا خراپتر بێ باشتر نابێ ئێمە ئەگەرسەیکەین لە ئەو کابینانەی پێشووە ساڵ بە ساڵ ئەڵی خۆزگان بە پارانی و ڕێک وای لێ هاتووە ئێستا ئەم ساڵ بۆ نمونە پار کارەبا بە 8 دینار بۆم ساڵ کردوتی بە 2 دینار ئەمە گرانی کردووە لەسەر خەڵک ئەی تۆ بەدیلت چییە ئەو خەڵکە بەچی پارەکەی بە ینی بەڕاستی ئوستازگان تۆ موچەیەکیە موچەکەی سابتە موچەکەی وەیە ئەو سا سەر موچەی بڕیوە باشە تەرفیعیش خۆمانەزانین کە چەند ساڵە بڕاوە 10 ساڵ ڕێکە بڕاوە نە تەرفیعەکە کات موچەکەی مەقتوعە تۆ دەی کارەبای لەسەر زیاکەی ئەچی سیارەکەی لە هاتوچۆ دەقات زیاد کردووە ئەچی باجە دەقات زیاد کردووە 10 و 15 قات زیاد کردووە هەرچی شتە زیاد کردووە بەڵام لەم لە نەهاتووی کە مافێکی سەرەتایی فەرمانبەران و مامۆستایانە کە تەرفیعی کردنی موچەکەیەتی کە 4 ساڵ جارێک بڕێک زیاکە ئەوەش لێ سەنوێتەوە یعنی دەست ناوەتە قورجی هاوڵاتیەکانت تەنها لەبەر شێت لەبەر خۆت سەراحەتەن تەنها لەبەر خۆی چۆن ئێستا بۆ نمونە لەبەر دوو پاڵێوگا ئەوە هەموو خەریکە وای لێکەن کەوا هەرێم چەند مانگی موچەی نەبێ جوان لە هاوڵاتیەکانیان نییە بەس تەنها لەبەر چی لەبەر دوو پاڵێوگەی خۆیانە لەبەرەوە کە 46,000 بەرمیل نەوتی یاوەپی حکوومەتی عێراق ئەو ڕازی بەڵێ زۆر سپاس مامۆستاکو ئێمە زانین چەندین ساڵە لە 2014 تا ئێستا تەرفیعی فەرمانبەران وەکو مافێکی پیشەیی کە بڕەپارەیەک لە هەر پلێکە ئاچێتە سەر موچەکەی و هەروەها سەرە موچەش ڕاگیراوە و تاعیناتی تازەش نەماوە زیاتر لە 500,000 دەرچووی زانکۆ و پەیمانگەکان هەیە کەسی تاعین نەبووە وەکو ئێستش باسمان کرد سوپایەک دەبێکاریە بەرامبەر بەما سیستەمێکی باج سەپێنراوەکە لە زوربەی بوارەکانە چەند بەرامبەرە من پرسیارەکەمەوەیە ئەم سیستەمە باجە کە لە دنیاە باج جەنابەت ئابووری ناسی بۆ بەدیهێنانی نەوعێک لە عەدالەت و بۆ گونجاوە لەگەڵ ئاستی بژێوی و چالاکی ئابووریە حەزەکەم تەقیمی تۆ بزانم بۆ سیستەمی ئەم باجە لە کوردستان چەندێک لەگەڵ ئاستی داهاتایە چەندێک لەگەڵ بەدیهێنانی دادپەروەریایە لە کوردستانە ئوستاز گیان خۆی یەکێک لە کێشەکان ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمی باجەکەی وەکو ئەوروپا وایە بەڵام سیستەمی پارەدانەکەی وەکو ئەفریقایە کە ئەمەش بەڕاستی تاو جیاوازە لەیەک با ئێمە نەچینە سەر ئەو بابەتانە با بابەتەکە تێنەپەڕێنی بگەڕێمەوە بۆ دواوە خۆی گەورەترین کێشە لە هەرێمی کوردستانە کە ئێستا هەیە نەبوونی پلانە پلانی چی پلانی خوێندن ئێمە ئەگەر بەبیرتان بێ جاران ئامادەیە پیشەیەکانمان هەبوو لە ئامادەیە پیشەیەکانەوە گەر کەسێک توانای نەبووایە ناردە ئامادە پیشەیەکان ئەگەر دەرەجی پێویستی نێنایە بۆ 6 لە ئامادە پیشەیەکان و کۆمەڵێک فیلد هەبوو کۆمەڵێک تەخەسوسات هەبوو بڵین دارتاشی هەبوو ئاسنگەری هەبوو سیارات هەبوو ئەم کەسە فێری مهنەیەک هەبوو لێرەوەی تر ئیشی خۆی دەست ئەکەوت ڕۆژ بەڕێگەی ئیشی خۆیەوە شەهادەیەکی وەرەگرت و کاری تیا کرد ئەمە جێگەی شانازی بوو بۆ کەسانەی کە فێرە بوون بەڵام ئێستا ئامادە پیشەیەکانیان وا لێ کردووە کەس ڕووی نایە بڕوات ئەوەنە بە شێوازێکی جیاواز سەیرەکرێن ئەمە یەک
دووەمیش ئێستا وای لێکراوە سیستەمی خوێندن ئەبێ هەموو کەسێک شاهدەی بەکالۆرەس و مەحەد هەبێ ئەیچین ئەگەر نەی بێ عیبەیەکە کاکە پێویست ناکە هەموو گەنجێک یعنی زانکۆ پەیمانگا تەواوکە ئەگەر گەنجێک تەخەسوسیە بێ ئەگەر گەنجێک سکێڵێکی هەبێ شارەزاییکی بێت لە میهنەکە با بڕۆ بەدە میهنەکەی خۆیەوە لە هەموو دنیاە وایە بەڵام لەم وڵاتی ئێمەیە کۆمەڵێک شت هەیە بۆ بە باو بۆ بە عادەت بۆ بە کۆمەڵە شتی سەقەت کە ئەمە ژوای کردووە عرفێکی دروست کردووە ئەم عرفە بۆ تاکەکان بۆتە زەرەر بۆ حکومت بۆتە خێر بۆچی مامۆستاکۆ من وەڵامی پرسیارەکە خۆم دەست نەکەوت هەموو پێدەنگن من وەڵامی پرسیارەکەم دەست نەکەوت ئەوەی کە بەڕێزت باسەکەی مۆزوعێکی گرنگ یارمەتیم بە یارمەتیم بەڵێ بەڵام مەسەلەی ئەو شێوازە باجی پێڕەوەکرێ و چەندێک گونجاو لەگەڵ مستەوای مەعیشەتە حەزەکەم لەسەر ئەوە پرسیارەکە من ئەوە بوو بەڵێ فەرموو آخر سیرکەی جان ئێمە کە لە خوارەوە کێشەمان هەبوو ئێمە بۆچی لەسەرەوە باسی کۆمەڵە شت بکەین و تێیپەڕێنن ئەسڵەن خۆی کێشەکە لە خوارەوە هاتووە کێشەی بێکاریەکە کێشەی نەبوونی نەشارەزایی سکێڵ لە خوارەوە هاتووە تۆ گەنجێک بۆ نمونە گەنجێک لە کۆمپانیاکە تاعینەکەی ئەڵی 15 وەرەقەت ئێمێ ئەگەر سکێڵی نەبێت چۆن 15 وەرەقەیەتی ئەم سیستەمی باج کاتێ داانرێ بە پیچی دانرێ بە پێی شارەزایی بە پێی لێهاتی بە پێی توانا دانرێ ئێمە حکوومەتەکەمان ناڵم من پێشم وتی لە سەرەتای قسەکەمە باسی ئەوم کرد وتم پارەت سیستەمی باجی بۆ کردی بە ئەوروپا بەڵام سیستەمی معاشی بۆ کردی بە ئەفریقا کاتێک من فەرمانبەرێک مەبێ 2 مانگجارێک 3 مانگجارێک موچە وەرگێ لە کاتێک ئابێ مانگانە پارەی کارەبا بات ئەگەر کارەباکە نەیات کارەباکەی ئەبڕێت ئەبێت پارەی زەریبە بات ئەبێ کرێخانوەکەی بات ئەبێ کرێمۆلی دەبات کەواتە تۆ سەیریکە ئەمە لەگەڵ ئەم شێوازەیە ناگونجێت بەڵام ئەگەر تۆ هاتی لە سەرەتاوە جیلێکت دروست کرد ئەم جیلە توانی خۆی بژێنێت جیلێکت دروست کرد ئەم جیلە بەرنمەیەکت بۆ دانا بۆ ژیانی ئەزانێت چی بکە ئەزانێت بۆ نمونە ئەگەر تۆ سیستەمەکەشی بۆ بکەی بە ئەوروپا توانێت وەکو ئەوروپا بژی بەڵام ئەگەسەری جیلی گەنجی ئەمەکە لە نێوان ڕۆژهەڵات و ئەوروپایە لی تێک چووە ئێستا هیچ نازانێ بڕۆ سەیری ئەو کامێرەکەت بەر لە بازارە مقابلەی خەڵک بکە بزانە دەگەنج توانێت قسەت بۆ بکە ناتوانێت بۆ ئینتیمای گەنجیان نێڵاوە ئینتیمای گەنج شکێنراوە کەواتە تۆ بێت چی بکەی ئەبێ ئەم گەنجە دروستکەیتەوە کاتێک کە تۆ گەنج دروست کرد پەروەردەت دروست کرد خوێندنی باڵا دروست کرد خەسەخانەکانت دروست کردەوە ئەمانەت هێنایەوە تایم ئەو کاتە توانی سیستەمی خۆشت بسەپێنی بەسەریا من لەگەڵ ئەوەی ئەم کارەبای 24 ساعتیم بدرێتێ پارەشم لێ وەرگیرێ بەڵام لە کاتێکە مەعاشەکەشم وەکو خۆی بێت لە کاتێکە مانگانە بڵین سیستەمی خوێندنی منداڵەکەم نەیبم بۆ مەکتەبێکی ئەهلی بیبە بە مەکتەبێکی حکومیەوە جوان پەروەردە بکرێت لە کاتێکە خۆم نەخۆش بووم یان منداڵەکەم نەخۆش بوو بیبە سیستەم نەخۆشخانەیەکی تەندروستکردێکی تەندروستی حکومیەوە کەواتە ئەمانە خەریکن ئەبن بە سەرمایهداری ئەگەر ڕێگری لەمە نەکرێت بەڕاستی کارەسات دروستە بێت لەم هەرێمەیە من پێشتریش پێم وتی وەسێنرام ئەبێت جیلێک دروستکەین ئینتیمای بۆ خاک و نیشتیمان و ئەمانە هەبێت کاتێک تو ئەم جیلە دروست کرد خۆی ئامادەیە باج باز زەریبە بات بۆ ئەوی وڵاتەکەی پێشکەوێ بەڵام کاتێک کە تۆ هاتی بە زۆر سەپاندت بەسەریا ژیانێکی ناخۆشت بۆ دروست کرد دوور لە هەموو شتێک بتەوێ کۆمەڵەشت بسەپێنی بەسەریان ناتوانیت سەپاندن لە هیچ قانونێکی دنیایان نییە کەواتە ئێمە ئەبێ چی بکەین ئەبێ ئەساسێ دروستکەین ئەبێ بنچینەیە دروستکەین بۆ سیستەمی سەرمایهداری بۆ سیستەمی ئابووری بۆ سیستەمی باج کاتی ئەم ئەساسیاتە دروست نەکرد تۆ ناتوانانی بە ئاسانی باج وەرگری بۆ سەیری هەرێمی کوردستان کە بزانن لە سەدا چەندی خەڵک کارەبایە لە سەدا چەند پارەی ئاوەیە لە سەدا ئەگەر خەڵک کێشەی نەبێ ناچێت زەریبەی باج و زەریبە ئەوانە با مەگەر تێ بکەوێت بۆچی خەڵک ئینتیمای نەماوە لە من بیەمە چێتە چی گیرفانێکەوە ئەچی بۆ مرور سێسانەوەکە تازاکەیتەوە پێت ناخۆشە کارێکێکی یاساییە ئەبێ ئەنجامی بێ بۆ لەبەرەوەی نازانی داهاتەکەی بۆ چێڕوا کەواتە تۆ ئێمە بێت چی بکەین ئەبێ ئیش لەسەر ئەوە بکرێ ئەم داهاتانە ئەم سیستەمانە ڕێک بکرێتەوە کاتێک کە ڕێکرایەوە ئەو کاتە تاچی کورد ئەو کاتە گەنجی کورد ئامادەی تایە قوربانی بات ئامادەی تایە باج بات کاتێک گەنجێک ئێستا زانکۆ تەواوە کازانی هیچ مەسیرێکی نییە کەواتە تۆ چی لەم گەنجە ئەکەیت هیچ نە ئینتیمای بۆ نیشتیمان هەیە نە ئینتیمای بۆ کوردایەتی هەیە نە هیچ شتێک بۆ لەبەرەوەی خوێندنێکی تاواکرۆ پارێکی زۆری سەرف کردووە و هیچ شتێکیش ناکات کەواتە ئێمە بێت چی بکەین ئەبێ ژیان بۆ ئەمانە بگەڕێنینەوە ئەگەر بێت و بیر لەوە نەکرێتەوە داهاتووی گەنج لە ئێستاە دیاری نەکرێ من بە دڵنیاییەوە پێتەڵێم وەزعی ئابووری دارایی ئاوا خراپ بێت
گەنج ناتوانێت خۆی بگرێ بەو شێوازە لەوانەیە کارەسات ڕووبات لەوانەیە ئەم جارە خەڵک بیر لە هەڵاتن نەکاتەوە لە ناخۆیە کارەساتی تر ڕووبات بۆ زۆر سپاس بیر لەوە بکاتەوە کە چۆن بتوانێت ژێرخانێکی ئابووری بۆ ئەم هەرێمە دروست بکات. بەڵێ زۆر سپاس. مامەسەڕێ منێکێک لە مشکلەکانی سیستمی باج لە وڵاتی ئەمە ئەوەیە لە باتیۆی شێوازی باجی هەڵکشاو بێت یعنی کە داهاتی کەم بوو باجی کەم لێوەربژیرێ کە داهاتی بەرز بوو باجی زۆر لێوەربژیرێ بەڵام لە ئێمە کۆمپانیا زەبەلەحەکان کە سەروەتیان لە 100 ملیارەوەیە باجان لێوە ناگیرێ و بە پێچەوانەوە دوکاندارێکە لە بازار دوکانێکی بچکۆلەی داناوە قەتعەیەکی هەڵواسی و باجی لێوەرەگیرێ. ئەمە دیسانە ماباتەوە بۆ بابەتی کەوتمان پێپلانی حکوومەتە لە باجە ئەوەی کە گوسا کۆمپانیای نەوت بەخشراوە لە باج باشە کۆمەڵێک کۆمپانیای خانوبەرە و چیوانی کە گەورن بەخشراوە لە باج بەڵام دوکانێک لە جادەی مەولوی قەتعەیەک دانێ ئەبێ ساڵان نازان ملیۆنێکە شتێکی وە بە ساقی قەتاکەی بات باجی ئەنواع باجیان لێستن نازم خۆڵ و خاشاکە و یەک کۆمەڵ باجیان بۆ زیادکردنی سافەقیرانە یعنی ئەمە دەلالەتە لەوەی کەوا ئەو کۆمپانیانەی کە عاید بە خۆیانن باجی نییە بەڵام خەڵکی فەقیر و ڕەشەڕوتەکە باجیان بۆ کردوون بە چەند قات و بە شێوەیەکەوە وایان لێ کردوون چۆنەڵی تەنها شتێکی زۆر کەم لەو کەسابەتی کەیکا بۆی بێنێتەوە ئەوەی هەمووی بە باج و بە ڕسوماتەوە بات بۆیسا خانوویشی خۆتەیە چێ فرۆشی بێشێک تاپۆیەکەی سێرەکەی تاپۆکەیان وا لێ کردووە پارەیەشی وایان داناوە کابرا بەڕاستی ینی هەر زۆری بووە کە بێ و بڕەپارێ بات 2 ملیۆن دینار تۆ بۆ تاپۆکردنی خانوویەک لێک ئەمانە هەمووی گرفتیەوەیەکەوە بەسەر خەڵکە هەژارەکەیە باج و ڕسوماتێکی زۆریان داناوە بەڵام ئەو کەسانەی کەوا کۆمپانیەکانی خۆیانن کەوان نزیکن لە خۆیانەوە یاخود بە شێوەیەک لە شێوەکان بە هەر بە زۆربەی عفای بۆکەن ینی سێرەکەی تۆی کۆمپانیایەکی خانوبەرەتە بێ لێرە تا شیش و چیمەتۆشتانە بن مەمنوع لە وڵاتانی دراوسەوە بێ سێرەکەی بە بڕیارێک ئەمەە 1000 تەن شیش بێنێ با بەبێ گومرگ لەبەر چی لەبەرەوەی کەوا کۆمپانیایەکی و ئیشی خانوبەرەکە بۆ سوودمەندبووی هاوڵاتیان لەکوێ سوودمەند دەبێت تۆ خانوویەکە دانا بە 20 دەفتەر و ئەی بەخشی لەوەی کەوا شیش بە گومرگ نیا و بێنێتە وڵاتەوە و بەڵام لەو لاشەوە سێرەکەی لە خەڵکە فەقیر و هەژارەکە ئەنواع باجیان زیاد کردووە سەرڕای ئەوەی کەوا ئێستا بە تایبەتی لەم بێموچەیە بازار هەر نەماوەکە ئوستازیان لە بازار وێران بۆ کابرا هەر باجەکەی هەرە بێ باجەکە بات یعنی سێرەکەی ئێستا کابرا کرێخانەکەی خۆی دەرناکات کرێ دوکانی دەرناکات کرێ شاگردەکانی دەرناکات بەڵام لە هەمان کاتە ئەو باجانی کە لە سەرێتی حکوومەت باشی پێینەوە بێت بەڵێ زۆر سپاس مامۆستاکۆ هەمان و پرسیارە لە بەڕێز دەکەم یەکێک لەو شتانێک کە لە کوردستانە سەرنج ڕاکێشێ ئەو پرسەیەکە سیستەمی باج سیستەمێکی باجی هەڵکشاو نییە ینی باجی هەڵکشاو یا تەساعودی ئەو باجێکە لەسەر خاوەندەهاتی کەم باجی کەم لەسەر خاوەندەهاتی زۆر باجی زۆر هەندێک جار ئەوانەیە کە داهاتیان گەورێ و ملیۆنەرن نیوەی داهاتەکان زیاترە دەن بە باجە لە دنیاە بۆ بەدیهێنانی عەدالەت ئەمە ئاکرێ بەس لە کوردستان نابینین خاوەن کۆمپانیا زەبەلەحەکان بەشێکیان باج نادەن و بە پێچەوانەوە هاوڵاتیشی ئاسایی کە زەویەک ئەکڕێ خانوویەک ئەکڕێ مەسەلەن سارەکەی شتێک لێ ئەکا ئەبێ ڕسم باجێکی بەرز بدات و چەند قات کراوە ئەوانەی کە پەیوەستە بە هاوڵاتی ئاساییەوە. ئوستازیان لە کوردستانە باج بەپێی سیستەم ڕێک نەخراوە بەپێی مەزەندەی عەقڵ دانراوە ئەگەر هەر کەسێک بەرچاویانەوە کەسێکی باش بێ و ئینتیمای بۆیان هەبێ و کاتە لەوە چی هاوکاری بکەن و لە باجەکەی خۆش بن بەڵام ئەوی تریان ئەبێ باجبات و ئەگەر باجژنەیە چگەل لە باج لەوانی هەنێ جار لە هەنێ کەسی باج و شتی تریش وەربگیرێت ئەگەر ئێمە سیر بکەین ئەسڵەن سیستەمی باج لە هەموو دنیاە کراوە بە ئەلکترۆنی کاتێک کە تۆ کردت بە ئەلکترۆنی بۆچی ئەسا لە هەرێمی کوردستانان دەست بۆ ئەوە نابن کاتێک کە هەموو کۆمپانیەکان چوونە ناو سیستەمێکی ئەلکترۆنیەوە ئەو کاتە کاتێک کە کاڵایەکی هێنا لە حدود
لە سنوورەکەی بە چەندێک داخڵی کرد ئەبێ بەپی ئەوە باجی لەسەردا بنیت ئەبێ بەپی دانانی زیاترکردنی ڕێژەی قازانج تۆ باجەکەی لەسەردا بنیت هەتا وەکو ڕێژەی قازان زیاتر دابنێت تۆ باجی لە زیاتر لەسەردانی هەتا ڕێژەی قازانجی کەمتر دابنێت لە فرۆشتنی ئەو کاڵایە تۆش باجی کەمتر لەسەردانی ئەمە بەپی زۆر و کەمی کاڵاکە باجەکە زیاکە بەپی گەورەی کۆمپانیاکە باجەکە زیاکە بەپی داهاتی کۆمپانیا و سەرمایی کۆمپانیا باجەکان ئەگۆڕێت بەڵام لە هەرێمی کوردستانە جیاوازە لە هەرێمی کوردستانە ئەگەر تۆ کۆمپانیاکەت حیسەت هەبوو ئەوە ئەو کاتە لەوانەیە ببەخشریت ئەگەر حیسە نەبوو ئەو کاتە تۆ سیستەمی باجە بێ پەیڕەو بکەیت و پارەی تریش بیت کەواتە ئێمە بێ بیر لەوە بکەینەوە ئەمە ئەبێ ببێ بە سیستەم کاتێک کە بوو بە سیستەم جیاوازی لە نێوان ئەحمەد و مەحمووان نامێنێت کاتێک کە کەسێک کاڵایەکی هێنا لە داخلی کرد لە گومرگەوە ئەبێ باج بات کاتێک کە کۆمپانیایەکی هەبوو ئەبێ باج بات بەڵام لە ئێستاە ئەم سیستەمە پێم وابێت لە کارکەوتووە بەڵێ زۆر سپاس مامۆستاکۆ ئێمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو زۆر سپاسی هەردوو میوانی بەڕێز مەکەم مامۆستا ئاکۆ محەممەد تۆفیق ئێستەرۆکی بەشی بازرگانی نێودەوڵەتی زانکۆی هەڵبجا مامۆستا ڕێبین سدیق مامۆستای زانکۆ پسپۆری ئابوووریکە لە ستودیۆ لەگەڵمان بوون زۆر سپاس بۆ ئێوەی ئازیش تا کاتە بینەری بەرنامەکەمان بوون هیوادارم ناوەڕۆکی بەرنامەکە مای سوود و ڕەزەمەندی ئێوە بێت و هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواست